زۆر سپاس. باشە چینە لای بەڕێز شاجوان. دەستخۆشی لێکم دکتۆرگیان. ئەم حاڵەتە تەنها چارەسەری دەرمانە واتە هەر بە دەرمان چارەسەرەکرێم حاڵەتە؟ خۆی ئەزانی چۆنە ئێمە خوشکە بە ڕێزەکەم کۆمەڵێک عیلاجمان هەیە، یعنی یەک جۆر عیلاج نییە بێ لە هەموو لایەکەوە. ئێستا من پرسیارم لێکوتم خەوت چۆنە؟ وتی خراپە. کەواتە من ئەگەر لەگەڵی دانیشم وەکو چارەسەرکار یا ڕێنماییکارێکی دەرونی، ئەگەر ئەم تێرخەوت نەبوو بێ باوێشک بات جانەسەری بێ قسەکانی من کاریگەری نابێ لەسەری، چونکە ئەو مێشکی هیلاکە پێویستی بە ئیسراحەتێ، مێشک فسیۆلۆجیە، ئەمانە ئەساسە. کەواتە بۆ پێویستی منوتم پێویستە بە دەرمان هەیە منەومێکەیە بۆ ئەوەی تێرخەو ببێت مێشکی ئیسراحەت بکە، اینجا ئامادە بێ من قسەی بۆ بکەم. من لەسەر ئەو ژانەسەر و لەسەر ئەو قەلەقیە و باوێشگار کە تێر نەخەوتووە کاریگەریم نابێ لەسەری. بەڵام دەکرێت ئەوە قۆناغی یەکەمێ، بەس قۆناغی دووەم بەڵێ چارەسەری تر هەیە، ئەنواع چارەسەر هەیە، بەڵام ئەوە نییە بڵێ یەک جۆر چارەسەر هەبێ. چێمە کێشەکانمان هەمە جۆرن، جاران یانگووەم چارەسەرەیسا نا چارەسەرێکەیە پێڵن تەکاملی تەواوکاری، ئەم بەشداریەکەم بەژار هەتا خێزان پێویستی پێ، خێزانی شاوکاری کە یارمەتی بە هاوڕێکانی پێویستیان پێ دامی بکەن. اینجا کردداری بگۆڕی لەگەڵ خۆتابی بێتە دەرو تێکەڵ بە خەڵکیگەی. ئێستا ماوەی دڵخۆشیە کە توانیوێتی ئەوە ئێوە 8 کەس و ئەمە ئێمە 3 کەس و ئەمە بەو خۆی و 11 کەس و ئەم بنا مصەوەر و مخریج و شتان یان هاتووتە ناو 20 کەسەوە هێناومانە. هەرچەندە بیدایە دەگوتوی ژانە سەر ماوەڵگە، ئێستا الحەمدولله وە بینی خەریکە ڕایە، یعنی ئەو ترسەی وردەودە نامێنێ لە واقع کەم خەڵک مایی ترسە، خەڵک مایی هانێ، کەسیشمان غەڵەتمان بەرامبەر نەکردو، کەسیشمان هەر نەمانزانیوە تا خۆی باسی کردو، ئێوەش نەتانزانیوەکەم حادیسەی بەسەراتوە بە ئەو بە حسابی خۆی نەخێر هەموو کەسێ زانیوێتی. زۆر سپاس خوشکە بە ڕێزەکەمە چینە لای کاک سەرکەوت. ئەم کاتۆ باش مامۆستاکیان بە حکمی ئەوەی ئوستاز بڵین ئاسێکی بەرزی خوێنەواری هەیە و زانکۆی تەواو کردووە، ئەبواە دەرکی بۆ بکردایە کە بەشداری لە چەند کۆڕ و سیمینارێکی ئەو ڕێکخراوانە بکردایە کە تایبەتمەندن بە بواری دەرونی و کۆمەڵایەتی، چکەوانە ڕێکخراوی خۆبەخش زۆر ئەمڕۆ چالاکی زۆر فرە و جوانەکەن. بە حکمی ئەوەی ئەم پیاوە خۆی یعنی بڵین کەسێک کە باگراوندێکی ڕۆشنبیری هەیە، بە بڕوای من ئەوە چارەسەرێکی زۆر باش بوو بۆ ئەو، چونکە زیاتر ئەو مامۆستا بەڕێزانەی وەکو جەنابێ لایەنەکانی ئەم کێشە و ئەم گیرگرفتیان بۆشی ئەکردەوە. لایەنێکی تر مامۆستا ئێمە لەم شارەیە چەندین مامۆستا و کەسانی ئەکادیمی وەکو جەنابتمان هەیە، بۆچی ئەم زوو پەیوەندی بە کەسانی وەکو جەنابت و یا ئەو کەسانی کە لە زانکۆ پەیمانگەکان و لە شوێنە تایبەتەکانی وەکو ڕێکخراوەکان کە توێژینەوە ئەکەن و کە خەڵ ڕاوێژیان پێکا بۆ ئەم درەنگ کەوت لەم ڕاوێژکردنە. من پرسیارەکەم ئەوەیە زیاتر بۆ ئەم کەسێکی خوێنەوارە و ئاسێکی بەرزیە بۆچی فریای خۆی نەکەوت و درەنگ کەوت درەنگ پەنای بۆ ئێوە هێنا؟ زۆر سپاس. وەڵام من کاک سەرکەوت حەزەکەم شتێک ڕوونکەمەوە. ئێمە کەسانێکمان هێڵن متعلمە فێرخوازە، فێر بووە، فێری علمێ بووە، کەسانێکی تریشمان هێڵین ڕۆشنبیرە. ڕۆشنبیری پەیوەندی بە شەهادەوە نییە، هەیە سێ ناوەندی تەواو کردو بەڵام ڕۆشنبیرە، سەقافەیەکی عامی هەیە و وشیارە بۆ بوارەکانی ژیان. هەشە زانکۆشی تەواو کردووە و متعلمە لە علمێکە لە زانستێکە علمی وەرگتۆ ماسێرینەوە بەکاربرسێنەوە، بەڵام مەرج نییە مسەقف ڕۆشنبیر بێ. من داوای لێبوردنی لێکەم کە و قسەیەکەم، بەس کاک ڕەحمان کە زانکۆی تەواو کردووە بەداخەوە هەتاوەکو ئێستام دەقەیەشی لەگەڵا بێ ئەو قەناعەتی بەوە نییە بچێ بۆ لای ئەو کەسانی جەناب دەڵێ خۆ من شێت نیم. وەدا تۆ جیاوازی نەکەی لە نێوان کەسێک نەخۆشی عەقلی هەیە و تووشی ینی کێشەیە وەک کە کۆمەلگا پێڵەشێت لەگەڵی جێگا کە کێشەیەکی دەرونی هەیە، قەناعەتی پێی نەبووە. ئێستا ئەگەر وردەودا قەناعەتی لا دروست بێ، ئەوە گەر بڕواو هەبێ چەند ساڵە تووشی ئەوە بووە چەند جار لەگەڵ یا خەریک بوون تا ئاخر جار قەناعەتی کردواتۆ لەگەڵ ئێمە دانیشتووە. طبعا دوای 3-4 جار اینجا الحەمدولله ئێستاش من وەکو پێویست نایبینم، ینی ئەوە نییە بڵین وەکو جارانی وەکو کەسێکی یاسایی لاتوێتەوە ئەچێتە ناو کۆمەڵەوە چێ ماڵە خزم کەس بەس کەمە، بەڵام مای دڵخۆشیە کە چەند هەنگاوێک چۆتە پێشەوە. خێزان ڕۆڵی هەیە، زانکۆ نابێ هەر خەڵک فێری عیلم کە ئەبێ ڕۆشنبیریشی کات. پەروەردە ئێمە هەر نابێ عیلمی کەمێ پەروەردەیکەن کە سێریەکی دەرودوی ئەبێ تێیگەێنین. جاوی مای دڵخۆشیە
ئێستا ئەم ڕۆشنبیری دەرونیە و دە خەریکە زیابێ و بۆ ساڵی داهاتوش 2023-2024 بابەتێکە خوێندرێ لە پۆلی هەشت و دەی بنەڕەتی بە ناوی دەروونزانی خوێندنی بەڵێ مەکتەب موافقەتی وەزارەتی پەروەردەمەوە سوپاسی جەنابی وەزیری پەروەردەکەین کە موافقەت کراوە ساڵێکی تر لە پۆلی هەشت لە هەموو کوردستانە مەکتەب لە پۆلیدا لەو دوو قۆناغەیە دەروونزانیە خوێندرێ زۆر شتی لەمانەی تیادانین بۆ ئەوەی کە خوا نەخواستیشی وابوو خۆی بەشێت نەزانێت هەوڵی ژین لە داهاتوە خۆناغەکان تریش بگرێتەوە هەمشینە بێ مامۆستا ناباسی نەخۆش ناکرێت بەسمە وانەکە هەمشینە بیانی نەخێت ئێمە حەبێ کەسانی چێش بیخێن مەرجێک لەوە بێ کەسانی دەروون ناس و کەسانی پسپۆرن بیڵێنەوە نەکەم و کەسە بیڵێتەوە بەڵێ ئەوە منهەجەکەەوە ئیشی تیاکرێت سێ بەشی تەواو بووە ئەکرێت بە منهەج و ساڵی داهاتوو لە خوێندنە موافقەتی بۆ کرا لە پۆلی هەشت و دا خوێندێ ئەمە شتێکی باشە ئێمە زۆر جار هاوارمان کرد وتمان تۆ جوگرافیای کوردستان جوگرافیای ئەمریکا جوگرافیای عالم فێری مناڵەکەی منەکەی جوگرافیای لەشی خۆی نازانێت کامیان مهمترە تا ماڵ پێ بێ مزگەوت حرامە کوڕەچێتە خۆناغی هەرزەکاری و نازانێت گۆڕانکاریەکانی چیە کچە چێتە خۆناغی هەرزەکاری نازانێت گۆڕانکاریەکانی چیە فێر نەکراوە ئەم بابەتە زۆر گرنگە